بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ. ئەم شەو بەرنامەیەکی دیکەی تەندروستیتان پێشکەشەکەین. بەرنامەی ئەم شەو وام داناوەکە هەندێ باز لە دەرمان بکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێمن مەجید پزیشکی دەرمانساز. دکتۆر هێمنمان بڵان کردووە تا پێکەوە گفتوگۆیە بکەین سەبارەت بە ئەو ڕێنمایانەی کە پێویستە ئێوەی هاوڵاتی بیزانن سەبارەت بە بەکارهێنانی دەرمان، هەروەها ئەو هەڵە باوانە چین کە هاوڵاتیان تێیەکەون لە بەکارهێنانی دەرمان و بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. بەڵام پێشەکی وامان پێ باشە سەرەتا پزیشکی دەرمانساز بناسەین، بزانین پیشەی پزیشکی دەرمانساز چییە و ڕۆلی چییە لە نەخۆشخانەکاندا. کاک زۆر بەخێر بێ. بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشیتان لێکم بۆ ڕێخستنی ئەو دەرفەتە. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم لە بەرنامێکی ئاوا لە خزمەتەوەی خۆشەویستم تاکو بتوانی لەو ماوەی دیاری کراوە کە ئێمە بتوانی سوودێ بە نەخۆش بگەێنین و زانیاری پێبین لەسەر بواری دەرمانسازی و ئەوی پەیوەندی بە پیشەی زۆر باشە. دکتۆر هێمن، سەرەتا با بزانین پێش ئەوەی بڕۆینە ناوەڕۆکی بابەتەکەمان کە پێدانی ڕێنماییە بە بەکارهێنانی دەرمان، هەروەها ڕاستکردنەوەی هەندێ هەڵەی باوە کە هاوڵاتیان تووشیانە بێ لە بەکارهێنانی دەرماندا. سەرەتا جەنابەت وەک پزیشکێکی دەرمانساز پێمان بڵێ ئایا دەرمانساز کێیە؟ بەڵێ، ئەتوانین بڵێن دەرمانساز کەسێکی ئەکادیمیە کە شارەزای هەیە لە هەموو ئەو بوارانی کە پەیوەندی بە دەرمانەوە هەیە. جا ئەمەش بۆ خۆی ئەو بەشە گرنگەی زانستی تەندروستیە کە جەختەکاتەوە لەسەر سەلامەتی بەکارهێنانی دەرمان، چونکە هەموو دەرمانە بۆ هەموو نەخۆشە ناتوانانی بەکاربێنی، ئەبێ هەر نەخۆشە و بەجیا وەریگری ئایا ئەو دەرمانە ئەتوانی تیا بەکاربێنی یا بەکارێنی. بۆ نمونە ئەو ئافرەتانی لە ماوەی سکپڕیان هەموو دەرمانێک ناتوان بەکاربێن، ئەبێ خۆیان دوورگن لە زۆربەی دەرمانەکان. ئەمە لایەنێکێتی. لایەنێک تری کاریگەری ئەو دەرمانە، ئایا ئەو دەرمانە بۆ ئەو نەخۆشیە دروست کراوە کە هەندێک هەڵە هەیە ئینشەڵا بە درێژایی بەرنامەکە باسیەکەین. هەندێک دەرمان هەیە بەکارێنرێ لە ڕاستیە بۆ ئەوە دروست نەکراوە کە چارەسەری ئەو نەخۆشی پێ بکرێت، بەڵام بەکاردەهێنرێت. بەڵام و گونجاوی بەکارهێنانی دەرمانیش یەکێکی ترە لەو ئەرکانەی کە دەرمانساز بۆ نەخۆشی ڕوونەکاتەوە ئایا ئەو دەرمانە گونجاوە بەکاربێنرێ بۆ ئەو نەخۆشیە یاخودنا. زۆر باشە. دکتۆر هێمن، ئێوە لە کۆلێژ بڵێن 5 ساڵە خوێنن وانە؟ بەڵێ. دوایی کە دەرەچن لە کۆلێژ پێتانەوترێ پزیشکی دەرمانساز. بەڵێ. زۆر باش. جیاوازی پزیشکی دەرمانساز چییە لەگەڵ پزیشکانی دیکە بەگشتی؟ بۆ نمونە پزیشکە پسپۆڕەکانەوانی کە دەوترێت پزیشکێکی هەناوی چارەسەری نەخۆشی هەناویەکانەکە یاخود پزیشکێکی نەشتەرگەری. بەڵێ، خۆی دەرمانساز پێشووی دەستداتە کار و پیشەکەی بە خوێندنی زانکۆیان تێپەڕە بێ و بۆ فێربوونی ئەو هەموو زانیاریانی کە پێویستە بۆ پیشەکەی. جا ئەمە لە وڵاتێکی تر جیاوازە چۆنیەتی و چەندیەتەکەی بەپێی شەهادەکە. ئەگەر کوردستانی خۆمان وەکو نمونە وەربگرین، دوای ئەوەی کە فێرخواز لە کۆلێژی دەرمانسازی وەرەگیرێ بێ 5 ساڵی زانکۆ بە سەرکەوتوی تێپەڕێنێ هەموو مەرحەلەکان، پاشان بەپێی یاسا بۆی هەیە دەستداتە پیشەکەی. لە کۆمەڵگەی خۆمانە جیاوازێکی وا ناکرێت لە نێوان دەرمانساز و پەرستار و دکتۆرەکان. حەزەکەم باسی ئەو جیاوازی کۆمەڵگەی خۆماندا کە دێتە نەخۆشخانە لە هەوڵ لە بەردەرگاکەوە پێ لە دکتۆر تا کۆتایی هەر لاپکۆتێکی سپی لە بەراوێ ئیتر کاک دکتۆر دوایەکەون. بەڵام هەرچەنە ڕاستە ئیشی دکتۆر و ئیشی دەرمانساز و ئیشی پەرستاریش هەمووی تێک سمراوە، زانستی هەمووی پەیوەندی بەیەکەوەیە بەیەکتر نابن. بەڵام جیاوازیەکی هەیە لە نێوان دکتۆرە پسپۆڕەکان دڵنیایەوە هەریەکەیان ئەرکێکی پیرۆزی خۆیان هەیە. ئێمەش تەنها مەبەستمان لەوەیە کە هەریەکەیان بناسێنین و ئەرک و ڕۆڵیان شی بکەینەوە. بەڵێ. بۆ نمونە دەرمانساز دەتوانێت دەرمان دروستکە بیدۆزێتەوە، چاودێری دروستکردنی دەرمانکە، بەڵام دکتۆرە بەڕێزە پسپۆڕەکان ئەو ئیشە ناکەن. لە کاتێکا دکتۆرەکان زیاتر نەخۆشیەکان دەستنیشانەکەن بەو پێی لە زانکۆ ئەو خوێنە بە تێر و تەسەلتر ئەوان توانایەکی باشیان هەیە لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانە. بەڵام دەرمانساز هەر تەنها نەخۆشیە باوە سادەکانە ناسێتەوە، توانێت تا ڕادەیەکیش چارەسەری یان بکە نەخۆشیەکە پێوترێ بەڵێ OTC. بەڵام بە شێوەیەکی گشتی لە دەرمانەکان لە دۆزینەوەیان لە پێکهاتی دەرمانەکان لە گروپاتی دەرمانەکان لە کاریگەریەکانیان دکتۆری دەرمانساز ئیشی خۆیەتی. بەڵێ، هەرچەنە ئەشتوانی بڵین دکتۆرەکان نیو دەرمانسازن، دەرمانسازەکانی نوی دکتۆرن، چونکە زانیاریەکانیان تێکەڵە بێ لە کاتی خوێندنە. ئیشەکەشیان پەیوەندی بەیەکەوە هەیە. ئەتوانی بڵین بەبێ یەکتری ناتوانن ئیش بکەن. بۆ نمونە دکتۆر کە
نەخۆشیە دەستنیشانەکە بێدەرمان چارەسەر ناکرێت بە پێچوانەکەشی ڕاستە نەشتەرگەریش ناتوانانی بکەی بەبێ بەکارنانی دەرمانی بێهۆشکاری بە دڵنیایەوە ڕۆڵ و ئەرکی دەرمانسازەکان لە نەخۆشخانەکاندا چییە و ئەگەر بە تایبەتی بڵێن ئێستا لە کوردستانی خۆماندا ئایا ئەو ڕۆڵ و ئەرکەی کە لە ڕووی زانستی و لە ڕووی یاساییەوە پێویستە بە دەرمانساز بدرێ پێیان درراوە ئەو دەرفەتیان بۆ هاتوۆتە پێش خۆی دەرمانساز ئەوەی کە من باسێکم ئەوەی کە لی داواکراوە بە شێوەیەکی جیانی چەندین ئیش و ڕۆڵی گرنگی هەیە کاتوانێ بیگەڕێت لە تەندروستیە جا ئەو ئیشانە گشتی و تایبەتی هەیە بە شێوی گشتی دەتوانێت کارکە لەگەڵ تەندروستکارانی دیکە بە هەماهەنگی بۆ ئەوی تەندروستی کۆمەلگا بەرەو پێش بەرن و ئیش بکەن بۆ ڕێگریکردن لە نەخۆشیە درمە باوەکان هەروە بڵاوبوونەوەیان ئەوەی کە ئێمە لە ماوەیە بینیمان جێگای دەستخۆشیە کە دژی کۆرۆنا هەڵمەتێکیان کرد هەمویان بەیەکەوە و بە شێوەی تایبەتیش ئەتوانن زانیاری لەسەر دەرمان بن بە نەخۆشەکان بۆنونە لە سەیدەلەی لاکۆڵانیا لە شوێنەکانی ترە. زۆر باشە دکتۆر هێمن پێش ئەوی بڕۆیتە سەر بابەتەکەت باست لەوە کرد پزیشکی دەرمانساز دەتوانێت ڕێنمایی و هەروەها زانیاری سەبارەت بە دەرمانەکە و بەکارهێنانی دەرمانەکە بدات بە نەخۆش. ئایا لە کوردستان ئەم ئەرکەی پێدراوە یاخود با بڵێن بە واتایەکی دیکە ئەرکی پێدانی زانیاری لەسەر دەرمان لەسەر بەکارهێنان لەسەر کاریگەریەکانی دەرمان لە کوردستان تەنها دەرمانساز ئەو ڕۆڵە ئەبینە یا کەسانێکی دیکە بۆ نمونە پیشەیشان دەرمانساز نییە بەڵام هەمان ڕۆڵە بینن کە ڕەنگە بەهۆی ئەوەی کە ڕۆلی خۆیان ناگەڕن بکەونە هەڵەوە. بەداخەوە لە هەندێک ڕۆ دەرمانسازەکان پشتگوێ خراون ئەم لە یەکە حکومیەکانە ئەم لە یەکە تەندروستیەکانی ترە لەوانەیە دەرفەتێکی وایان بۆ نەڕەخسابێ کە توانن ئەو ڕۆڵەی خۆیان کە پێویستە بیگەڕن بەڵام لە حقیقەتا خۆی ئەگە بەش لە جیهانە سیر بکەین ڕۆڵێکی گەورە ئەگەڕن بۆ نمونە ئەتوانن لە ئەو کارگانی کە وەبەرهێنانی دەرمانەکەن ئیش بکەن سەرپەرشتی جۆریەتی دەرمان بۆ ئەوی ئەو دەرمانە بە کوالێتی گونجاو بێ بۆ بەکارهێنان دەرمانسازەکان هەم دۆزینەوەی دەرمان هەم سەرپەرشتیکردنی دروستکردنی بە شێوی گونجاو بۆی بتوانێت بەکاربێنێ زەرەر و زیان نەگەێنێ بۆ بەکارهێنەکەی و هەندێک کەس بۆ نمونە چەند پرسیارێکیان هەیە خوازیارن لەسەر چەند بابەتێک زانیاریان دەستکەوێت یان بۆ دەرمانخانەکان پرسیار لە ئێماکەن بۆ نمونە ئەو کەسێک کە جگەرە کێشە ئەوێ وازی لێبێنێ چۆن بتوانێت بە ڕێگەیەکی زانستی وازی لێبێن و نەجاتی بێ لەو جگەرە کێشانە لەو کاتەدا پێویستی بە دەرمانسازە بەڵێ یاخود ئێمە ئەتوانین ئەو زانیاریانیان پێ بەخشین یاخود کەسێک ئێوێ کێشی دابەزێنێ ئایا چ ڕێگایك بگرێتە بەر چ ڕێگایکی زانستی سەلمێنراو هەیە بۆ ئەوی زیانی پێنەگات چونکە هەندێک بەرهەم هەیە ڕاستە کێشی کەسەکە دابەزێنێ بەڵام زیانی لاوەشی هەیە لەوە چێ بێتەوەی سەرەتان بۆیە ئێمە ئەتوانین ئەو زانیاریانیان پێبین چۆن بتوانن ئەمانە بکەن. زۆر باشە دکتۆر هێمن بە شێوەیەکی گشتی ئێمە دەزانین لە ڕووی زانستیەوە ئەرکی پزیشک زیاتر کلینیکە زیاتر دەستنیشانکردنی نەخۆشیەکەیە و دانانی ڕێگاکانی چارەسەریە بۆ نمونە من نەخۆشم دەچمە لای پزیشک ئەرکی دەستنیشانکردنی نەخۆشیەکەی منە پاشان دانانی ڕێگاکانی چارەسەرە چ دەرمانە چ نەشتەرگەریە پاشان کە چارەسەرەکەی بۆ نووسی دەبێ ئەم نەخۆشە چارەسەرەکەی بڵێن دەرمانەکانی لە دەرمانخانە وەربگرێ لەم کاتەدا ئەرکی دەرمانسازە کە هەموو ڕوونکردنەوەیەکی سەبارەت بە دەرمانەکەی پێ بڵێ لە وڵاتی خۆماندا لەبەرەوەی لە هەموو دەرمانخانەکاندا بەداخەوە دەرمانسازی لێ نییە تا ڕادێک ئەوەی من بینی بێتم بەڕاستی لە نەخۆشخانە حکومیەکان لەم دوایانەدا دەرمانسازدانراوە باشترە هەموو ئەو چارەسەرانی کە پزیشکەکەی نووسێ دەرمانسازێک سەردانی نەخۆشەکانەکات بڵێن ڕەچەتی دەرمانەکەیان سەیرەکە بۆیان ڕێکەخا کە ئەمە ئەرکی دەرمانسازە ئەگەر دەرمانێکی شیتیا ببینێت تا ڕادەیە گرفت بۆ نەخۆشەکە دروست بکە ڕەنگە پزیشکە ئاگادار بکاتەوە یاخود دەرمانێکی لەگەڵ دەرمانێکی دیکەیە پێکەوە باش نەبن پزیشک ئاگادارەکاتەوە تا ڕادەیەک ئەمە لە کوردستان ڕۆلی خۆی نەبینیوە هەروەها لەبەر ئەوەی زۆرینەی کاتیش زۆرینەی نەخۆشخانە حکومیەکان قەرەباڵغن لەودێکی زۆریان لەسرە کاتێ پزیشکەکان جاری وایە ناچارن لە نەخۆشخانە حکومیەکان هێندە نەخۆش زۆرە ناکرێن نەخۆشەکان بنێریتەوە لە ماوەی کاتژمێرێکدا نزیکەی 40 نەخۆش ببینن کە ئەمە لە هیچ ڕێکارێکی زانستی ڕێگە پێدراونیە
لەم کاتەکەمەدا کە هەر نەخۆشە دوو خولێکی بەرەکەوێ جاری وا هەیە ناتوانی ئەم پزیشکە دەرمانەکەی بۆ ئەنووسێ ناتوانێت هەموو زانیاریەکان سەبارەت بەم دەرمانە بە نەخۆشەکە بڵێ لە هەمان کاتە دواتریش لە دەرمانخانەکە کەسێکە ڕەنگە پزیشکی دەرمانساز نەبێ لەگەڵ ڕێزمان بۆ پیشەکەی و پێزانینمان بۆ ماندووبوونەکەی مەبەستمان لە باسکردنی پسپۆڕیەکەی خۆیەتی لەم کاتەدا بۆشاییەک دروست دەبێ ئەم نەخۆشە نە پزیشکەکە کاتی بووە ڕوونکردنەوەی بداتێ نە ئەو کەسەی کە دەرمانەکەی پێداوە جا بۆیە لەم سۆنگەوە پێم باشە باز لە هەندێک هەڵە بکەین کە هاوڵاتیان تێکەون لە کاتی بەکارهێنانی دەرمانە زیاتر تۆکو پزیشکی دەرمانساز ئەوەندەی کە ئەزمونت هەیە لەگەڵ پێدانی دەرمان بە هاوڵاتیان چه هەڵەیەک ئەبینی زۆر باوە لە نێو هاوڵاتیاندا بەڵێ خۆی سەرەتای کێشەکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە کەسی شیاو لە شوێنی شیاو دانراوە یعنی یا ئەو نەخۆشە خۆی پرسیار لە کەسێکە کە پسپۆڕی ئەو بوارەی نییە ئەمە بەداخەوە گەڕێتەوە بۆ کەسەکە خۆی بۆ نمونە دراوسەیەکیان یان کەسێکی تر لە خزمیان دەرمانێکی بەکار هێناوە ئیسپادەی لێکرۆ بۆ نمونە بۆ نەخۆشێکی دیاریکراوە بەڵام ئەمیش ئێوێ بەکاری وێنێتەوە وەکو ڕێنمایی ناسێت لە دەرمانخانەکە پرسیار لە دەرمانسازکە وەکو کەسێکی پسپۆڕ ئەچێ بەبێ گەڕانەوە بۆ کەسی پسپۆڕ بۆ دەرمانساز دەرمانەکە بەکارهێنرێ و ئەمەش زیانی لێکەوێتەوە یاخود جاری وا هەیە وەکو پێشتریش باسم کرد دەرمانەکە بۆ شتێ بەکارێنێت کە بۆ ئەوە نییە وەک چی دکتۆر نمونە کێشەیەکی عالەمی گەورەیە ئەنتیبایۆتیک ڕێزستان کە ئەبێتە هۆی دروستبوونی بەکتریای بەرگری پەیدا کرد و خۆی ئەم دەرمانە کە دەرمانی ئەمۆکسلینە بەڵام دکتۆر هێ من قسەکەشت پێ نەبڕم دەرمانی باشت لای خۆت داناوەیەک دانەداوە بە من ئەمە زڵم نییە لە منت کردووە ئەو دەرمانە دەرمانی دژە بەکتریا دژە بەکتریا چەند دەرمانێک کۆمەڵێک دەرمان بەکارێنن بۆ چارەسەری ئەو نەخۆشیانین چارەسەری ئەو ئیلتیهاب و هەوکردانەی کە بەهۆی بەکتریاوە ڕوایە بۆ نمونە قورگی ئێرشە و ئیلتیهابی گورچیلەکان و ئیلتیهابی سیەکان بەڵام هەندێک کات نەخۆش بە هەڵام دەرمانانە بەکارێنێ بۆ چارەسەرکردنی پەتا و هەڵامەت کە ئەمە هۆکارەکەی بەکتریانیە ئێماڵین دژە بەکتریا هۆکاری پەتا و هەڵامەتەکە ڤایرۆسە واتە تۆ ئەگەر ئەوەش بەکاربێنی نەک هەر ئەوەی چارەسەری کێشەکە بۆ ناکە بەڵکو زیانە لاوەکیەکانیشی بەڵێ دکتۆر بابەتی بەرگری پەیداکردنی بەکتریاکان یاخود ئەنتیبایۆتیک ڕێسیستانس بەڕاستی گرفتێکە من ئەمە لێرەوە بە هاوڵاتیان بڵێن پێشەوەی بگەڕێنەوە لای دکتۆر هێمن بابەتی بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریا یاخود ئیلتیهابات وەک ئەم دەرمانەی کە دکتۆر لەسەر مێزەکەی منی داناوە دەرمانی چاکی لەسەر مێزەکەی خۆی داناوە بەڵام ئەم نمونەی لای من داناوە خۆشەویستان ئەم دەرمانانە ئێمە لە بەرنامەی دیکەش باسمان کردووە بە تایبەت پێیان دەوترێت دەرمانی ئەنتیبایۆتیک یاخود دژە بەکتریا ئەم دەرمانانە وەک دکتۆر هێمن باسی کرد تەنها بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانن کە پێیان دەوترێ هەوکردنی بەکتریایی هیچ کەسێک جگە لە پزیشک لە ئەو پزیشکەی کە نەخۆشەکەی بینیوە و لێکۆڵینەوەی ئەکات و پرسیاری لێ ئەکات نابێت ئەم دەرمانانە بنووسێت چونکە ئەم دەرمانانە دواتر ئەگەر نەخۆشەکە بەهۆی بەکتریاوە نەبێ هەوکردنەکە یاخود بەهۆی ئەو بەکتریاوە نەبێ کە نەخۆشەکەی بۆ دروست کردووە ئەو دەرمانی بۆ بێ ڕەنگە سبەینێ وای لێ بکات ئەم دەرمانە هیچ کارێک نەکاتە سەر و نەخۆش لە وڵاتی خۆمان هێندە دەرمان ئەمە نمونەیەکی دەرمانە بەدەستمەوە کەپسولی ئەمۆکسیسیلینە نمونەیان زۆرە کەپسولی ئەمۆکسیسیلین و بابەتەکانی دیکە زۆرن ئەم دەرمانانە لە وڵاتی خۆمان خۆشەویستان هاوڵاتیانی بەڕێز پێتان ئەڵێن لێرەوە زۆر بەکاردێن بە هەڵە دەرمانی ئیلتیهابات یاخود هەوکردنی بەکتریایی زۆر بە هەڵە بەکاردێن لە هەر کۆڵانێک تا تۆ بتەوێ ئەم دەرمانانە بەهێزەکانیشی دەسەکەوێ ڕەنگە یەکێک بڵێ باشە ئەو دوو دکتۆرە بۆچی هێندە بە خراپی باسیم دەرمانەکەن لە کاتێکا چارەسەرکردنی هەوکردنەکانن بەڵام خۆشەویستان ئەمانە ڕاستە بۆ چارەسەرکردنی ئیلتیهابی بەکتریاین بەڵام ئەگەر پزیشک بۆت نەنووسێ ئەگەر دەرمانساز ڕێنماییت پێ نەدا ئەگەر بە وردی نەخۆشیەکەی تۆ ئەو بەکتریایە نەبێت کە ئەم دەرمانی بۆ بەکاردێنی ئەوە پاش بەکارهێنانی ئەم دەرمانە واد لێ دێ جارێکی دیکە ئەم دەرمانانە کارت لێ ناکەن ئێستا گرفتێکی گەورەی جیهانی پەیدا بووە ئەویش ئەوەیە کە دەرمانەکانی دژە بەکتریا هیچ کار ناکەن بەداخەوە دکتۆر هێمن لە نەخۆشخانە حکومیەکان جاری وا هەیە نەخۆش داخڵ کراوە زەرعی بۆ کراوە زەرعی خوێن چاندنی خوێن
دەبینی ئەو نەخۆشە داماوە بەدەیان دەرمانی دژە بەکتریا کاری لێ ناکرێت ئەو بەکتریایی کە تووشی بووە بەدەیان دەرمانی دژە بەکتریا تاقیکراوەتەوە کاری لێ ناکات پێویستە کە ئەم نەخۆشە بڕوات دەرمانێکی گران بەهای بەهێزی دژە بەکتریا بکڕێت تەنها بۆ ئەوەی هەوکردنێکی ئاسایی پێچارە سەر بکات خۆشەویستان ئەمە ئەنجامی هەڵە بەکارهێنانی ئەم دەرمانانەیە یاخود لەلایەن پزیشکەوە نەبێ هەر کەس کۆکە ئەگرێ پەتایەکەکری ئەمۆکسیلی بۆ بەکاردەهێنێ دکتۆر هێمن ئەمۆکسیل بۆ پەتا بەکاردێ ئەمۆکسیل وەکو وتمان دژە بەکتریا لە ناوەکی خۆی دیارە ئەمە بۆ پەتا ناتوانین بەکاربێنین لەبەرەوەی پەتا و هەڵامەت وەکارەکەی ڤایرۆسە هیچ کاریگەری لێ ناکات زیانەکانی چێ دکتۆر هێمن ئەگەر ئێستا بۆ هاوڵاتیان بێخەیتە ڕوو زیانی بەکارهێنانی ئەم دەرمانی ئیلتیهاباتانە بەبێ ڕێنمایی پزیشکی دەرمانساز یاخود بەبێ ئەوەی پزیشکەکەت بۆی نووسیبی لە داهاتووە چی بەسەر کۆمەلگادا دێنێ چی بەسەر ئەو هاوڵاتی نەخۆشەدا دێنێ بەڵێ خۆی ئەمە کێشەیەکی عالەمیە ڕێکخراوی WHO ڕێوشێنێکی زۆر توندی گرتۆتە بەر بۆ سنوودارکردنی بەکارهێنانی ئەم دەرمانانە بە شێوەیەکی نازانستی هەتا بگرە لە 2018 لە نۆڤەمبەری 2018 هەفتەیەکی تەرخان کرد بۆ هۆشیاری دەربارەی بەکارهێنانی ئەم دەرمانانە چونکە کێشەیەکی زۆر گەورە ئەنێتەوە ئەگەر ئێمە چەند ئامارێک باس بکەین چەند ئامارێک جیهانی بەحث کراوە کە ساڵانە 700,000 کەس ئەمرێ بەهۆی بەکارهێنانی هەڵا لەم دەرمانە یاخود بەهۆی ئەمە لە جیهاندا نە کوردستان هەموو جیهاندا لە هەموو جیهانە ساڵانە 700,000 کەس ئەمرێ بەهۆی ئەو بەکتریایی کە بەرگری پەیدا کردووە دژی ئەم ئەنتیبایۆتیکانی کە ئێستا هەیە واتە تەنها بەهۆی زۆر بەکارهێنان و هەڵە بەکارهێنانی دەرمانەکانی ئیلتیهاب ساڵانە 700,000 کەس ئەمرێ بەڵێ مەزەندە کراوە لە ساڵی 2050 10 ملیۆن کەس بمرێ بەهۆی بەکتریایە کە ئیتر هیچ دەرمانە کاریگەری لەسەر نەبووە بەڵێ بیزەبت ئەو راپۆرتەم خوێندەوە بەڕاستی کە پێشبینی ئەکرێ ساڵی 2050 بەهۆی ئەنتیبایۆتیک ڕێسیستانسەوە یاخود بۆی هاوڵاتیان لایەن ڕوون بێ بەهۆی ئەوەی کە بەکتریاکان پەیدا دەبن ئەم دەرمان هیچ دەرمانێکاری لێ ناکا نزیکەی 10 ملیۆن کەس دەکوژێ ئەمە لە کۆڕۆنا ترسناکترە لە زۆر نەخۆشی دیکە ترسناکترە کە ئێمە و هاوڵاتیان پشتگویان خستووە بەڵێ خۆی کێشەکە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ خۆمان بەشێکیشی هەر سروشتی ئەنتیبایۆتیک ڕستان هەر دروست ئەبێ بەپێی مروری زەمن لەبەرەوەی ئەو بەکتریانە خۆیان وەکو ڕێگەیەکی بەرگری و مانەوە ڕێگەی سروشتی بەرگری مانەوە خۆیان ئەگۆڕن شکلی خۆیان ئەگۆڕنی تر ئەو دەرمانانی کە هەیە کاریگەری نابێت لەسەریان بەڵام ئەوەی کە ئەمە خێراەکە و ئەمە زیاترەکە هەڵە بەکارهێنانی دەرمانەکان بۆ نمونە کەسێک ئەم دەرمانەی کە بۆ ئەنووسرێ پێویستە بەپێی ژەم نەیخوا بەپێی کات ئەم دەرمانە ناخورێواتە بۆ نمونە دەرمانێکی وەکو ئەمۆکسلین کە بەکارێنێ بۆ چارەسەرکردنی هەوکردنی بەکتریایی ئەبێ بۆ نمونە 8 ساعات جارەیە و 12 ساعات جارێ بەکاربێنرێ بەڵام نەخۆشەکە لەوەچە بکێتەوە هەڵەوە بەپێی ژەمەکان ئەمە بەکاربێنێ بۆ وڵاتی خۆمان هەر دەڵێ دوو ژەمە یا چوار ژەمە ڕەنگە لە کاتی نانخواردنە واتە ئەمە هەڵەیە ئەمە هەڵەیە بۆ نمونە کەسەکە ساعات لەوەچێ لە کۆمەڵی خۆمانە درەنگ هەڵەستین لەوەچێ ساعات نانی بەیانی بخۆ و دەنگ کێلۆ حەبە بخوات دوای ئەوە ساعات 12 دیسان و نانەخۆ ئەمە 2 ساعتی بێنە ئەمە هەم زیانە لاوکیەکانی دەرمانەکە زۆرەوێ هەم پاشان کە ئێوارە خواردی ماوەیەکی زۆر ئەدرێ بە بەکتریاکە تاکو خۆی بگۆڕێ گەشە بکاتەوە بەمەش ئەو بەکتریایە بەرگری پێیاکە واتە کاتێ ئەگەر هاوڵاتی ئەم دەرمانانەی پزیشک پێڵێ دووژەمە بیخۆ بۆ نمونە ئەگەر بچێ ئێوارە بیخوا تاوەکو ژەمی بەیانی مەودایەکی زۆری لە بینایە ئەم بەکتریای لە نێوانەدا گەشە دەکاتەوە هێرش دەکاتە سەر دەرمانەکە و دەرمانەکە کاریگەری نابێت بەڵێ نەک هەرگەشاکاتەوە بە خۆی ئەگۆڕێ بەرگری پێیاکە ئیتر دەرمانەکە کاریگەری نامێنێ ئەبێ بیتۆ دەرمانێکی بەقوەتر کەواتە هاوڵاتی ئەگەر بە پێی ژەم بەکاری نهێنێ بە پێی چی بەکاری بێنێ بە پێی سعات ئەبێ بە پێی سعات بەکاربێنێ بە پێی ڕێنمایی دکتۆریا دەرمانسازەکە ئیتر هەر دەرمانێەوە دەرمانێکی تر ئەگۆڕێ کە ئایا 12 ساعت جارێکە ئایا 6 ساعت جارێکە ئایا 8 ساعت جارێکە زۆر باشە دکتۆر هێمن لەم بابەتەوە ئێستا ڕەمەزانە ئەو هاوڵاتیانی کە بەڕۆژووە بن دەرمانیان هەیە زۆرینەیان دەڵێن باشە ئێمە دەرمانێکمان بۆ نووسراوە دووژەمە کاتێک نانەخۆن لەگەڵ پارشێوا جاری وا هەیە
بۆ منە ئێوە مەبەستان لەوەیە کە 12 کاتژمێر جارێ دووژەمە 12 کاتژمێر جارێ مەبەستەوانە ئەڵێن بەهۆی پارشیە و بەربانگەوە جاری وهەیە ناتوانین بە تەواوی ئەو کاتە ڕێک بخەین 12 کاتژمێر جاری حەبەکەمان بخۆین. ئایا دەرمانەکان ئەو کاریگەریان دەبێت ئەگەر سعاتێ 2 ساعت زووتر یا دواتر بخورێت؟ بەڵێ خۆی لەم کاتەیە بێت وەکو وتم نەخۆشەکە بچێ بۆ لای دکتۆرەکەیان پەیوەندی بە دەرمانسازەکەی بکە کە شێوازی خواردنی دەرمانەکەی بۆ بگۆڕێ و بەڵێ بۆی ڕێکخاوانونە ئەم ئەمۆکسلینە 500 میلیگرامی هەیە 8 ساعت جارێکە خوێ بەڵام ئەتوانی 1 گرامیەکەی بەکاربێنی 12 ساعت جارێ بەمەش ئەتوانی بەس 2 ژەمبی خۆی واتە ئەو دەرمانانی کە 3 ژەمە یاخود 4 ژەمە دانراون هەندێکیان ئەتوانی بڕەکەی زیاد بکەیت و 2 ژەمە بیخۆی بۆی بتوانێت ڕۆژ بگری. بەڵێ زۆر باشە. جگە لە ئەمۆکسیل ڕەنگە نمونەی دیکەشمان زۆر بێت. زۆر باشە دکتۆر ئەو هەڵانەی دیکە چین کە هاوڵاتی زۆر جار تەیەکەوێت لە بەکارهێنانی دەرمان لەبەر ئێمە کێشەیەکی گەوری عالەمیە بووە هەر باسەکانە چنە سەر ئەنتیبایۆتیک ئەگەر ئەم دەرمانە بەکارهێنا و ماوەی چارەسەرەکە و تەواو نەکرد واتە بۆ نمونە دکتۆرەکە بە نەخۆشەکاڵێ بۆیە نووسێ هەفتەیەکە بێ لەسەر یەک بە بەردەوامی ئەم دەرمانە بەکاربێنێ. جاری وا هەیە نەخۆشەکە لە نیوەی ژەمەکەیە لە نیوەی حەبەکانە هینە بێ لە نیوەی بەکارهێنانی دەرمانەکانە ئەیوەستێنێ بۆ لەبەروی نیشانەکانی بەروباشبوونە ڕوا نیشانەکانی بەروباشبوونە ڕوا لەبەروی بەکتریاکە ژماری کەم کردووە لە لەشە بۆیە چی وازی لێن ئەمە هەڵەی گەورەیە نەمانی نیشانە مانای وانە چارەسەرەکە تەواو بۆ بەکتریاکە بە تەواوەتی لە ناوچووە. واتە ئەبێ ئەو پزیشکە چەندێکی بۆ نووسوی دەرمانەکە تەواو بکەین. بەڵێ ئەبێ هەموو تا دوادەنکی بە تایبەت بۆ ئەنتیبایۆتیک تا دوادەنکی حەبەکە بخۆی بۆی بە تەواوەتی ڕزگار بێ لەو بەکتریایی کە بۆتە هۆی ئیلتیهاباتەکە. زۆر باشەمە نمونەیەکی جوانیشە دکتۆر هێمن ئەگەر و هاوڵاتیانەی کە دەرمانیان هەیە گوێیان لێمان بێت ئێستا جەنابەت دەفەرمووی کاتێت پزیشکەکە پێت ئەڵێ یەک پارچە بۆ نمونە یا چەند پارچەیەک تەواو بکە تا دوادەنکی تەواو بکە ئەگەر چی نیشانەکانیشی نەما بێت بۆ ئەوەی بە تەواوی بەکتریاکە لە ناو ببینەک وەک ئێستا داعش کەمێکی ماوە بەڵام جارجار هەر سەر هەڵداتەوە و هێر شەکاتەوە بە هەمان شێوە بەکتریاش بەو شێوەیە دکتۆر هێمن وانە؟ بەڵێ ئەبێ بەنسبەت دەرمانی ئەنتیبایۆتیکۆ زیاتر جەختی لەسەرەکەینەوە ئەوە بێت تا دوادەنکی بخورێ بەڵام هەندێک دەرمانی ترێ بۆ نمونە هەر خۆی بۆ ئەو دروستکراوە نیشانی نەخۆشی کەم کاتەوە بۆ نمونە پاراستۆڵ وەکو ئازارشکێن بەکارێنێ ئەم دەرمانە ئەتوانرێ بەکارنێنرێت لە کاتی نەبوونی ئازارەکەیە لەبەروی ئەو کێشەیە دروست ناکات کە ئەمۆکسلینەکە واتە بەستمان لە بەکارهێنانی دەرمانەکانی جێ بەکتریایە کە پێویستە کۆرسەکەی خۆی تەواو بکات. بەڵێ ئەبێ پێویستە کۆرسەکەی خۆی تەواو بکات تاکو ئیلتیهابەتەکە بە تەواوەتی بنبڕ بێ ئەگینا ئەوەی لێکێتەوە کە باسمان کرد بەکتریاکە بەرگری پێیاکە و شێوەی خۆی ئەگۆڕێ و چارەسەری قورسترە بێ ئەمەش تێچووی کردی تەندروستی زیاکە کە یەکێکە لە زیانەکانی ئەم هەڵە بەکارهێنانی ئەم دەرمانانە. زۆر باشە دکتۆر بابەتێکی دیکە کە زۆر هاوڵاتیان تێدا کەونە هەڵەوە بۆ نمونە من قورگم کەمە ئیلتیهابی کردووە یاخود پەتایەکی ئاساییم هەیە لەبری ئەوەی پزیشکێک ببینم یاخود لە کەسێکی پسپۆر دەرمان وەربگرم هاوڕێیەکم کەسێکم خزمێکم ناسراوێکم دەرمانێکی بەکارهێناوە ئەڵێم دەرمانە زۆر چاکە بڕواکی دکتۆرم دەرمانی بۆ بنووسیم بۆ ئیلتیهاب زۆر بەقووەتە دوو دەنکم لێ خوار چاک بوو منیش بەبێ ئەوەی حاڵەکەی خۆم باس بکەم لای پزیشکی ئەچم هەمان دەرمان بەکارەهێنم چونکە هاوڵاتیان پێیان وایە کەوتت ئیلتیهاب جا هەر ئیلتیهابێ بێ ئیلتیهابی سیەکان بێ ئیلتیهابی ڕێخۆڵە بێ ئیلتیهابی قورگ و ڕێڕەوی هەناسە بێ ئیلتیهابی گورچیلە بێ کەوتت ئیلتیهاب هەر دەرمانێکی ئیلتیهابێ بۆیە بێت. ئایا دکتۆر هێمن وەک پزیشکی دەرمانساز بۆ ئەم هەڵەیە ڕوونکردنەوەی چییە؟ بەڵێ هەموو ئیلتیهابات بەڵام پێش ئەوەی ڕوونکردنەوەکە بدەیت دکتۆر جان خۆشەویستان دوای ناوبڕێکی کورت و دێنە وەلاتان. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.
بەڵێ خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان. دکتۆر ویسمان باسی ئەوە بکەین کە هەندێک هاوڵاتی بەڵێ وتمان هەموو ئیلتیهاباتێک کە ڕوایە لە لاشە چەر نییە پێویستی بە بەکارهێنانی دەرمان بێ لەبەرەوەی لاشە خۆی سیستەمێکی بەرگری هەیە کە ئەتوانێت زۆربەی ئەو بەکتریا و ڤایرۆس و کەڕوانی کاسێتە لاشەوە خۆی لێیان ڕزگار بکات بێ بەکارهێنانی دەرمان. لە کاتێک ئەمە دەرمان بەکارهێنین کە زۆر پێویست بێ و مەنعی کەسەکە بە شێوەیەک بەهۆی هۆکارێک بە دابەزی بێ نەتوانێت خۆی سیستەمی بەرگری لاشە خۆی شڕ بکات دژی ئەم ڤایرۆسانە و بەپێی توێژینەوەیەک هەرکە لەسەر ئەنتیبایۆتیک کرا لە 100 ئەوانەی کە بەکارێن هەر ئەسڵن پێویستیان نییە بە بەکارهێنانی ئەو دەرمانانە. بۆیە ئەبێ بگەڕینەوە لای پزیشکی پسپۆڕ یاخود دەرمانساز پرسیاری لێ بکەین بزانین ئایا گونجاوە ئەوە بەکاربێنین ئەو دەرمانە بۆ ئەو نەخۆشیە بەکاربێنین پێویستەکە یا پێویست ناکە. بەڵێ دکتۆر ئێمە دەزانین بابەتی زۆر بەهاڵە بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریا یاخود ئیلتیهابات کەم تەرخەمی لە زۆر لایەندا هەیە، هەر لە پزیشکانەوە کە هەندێکیان بەداخەوە بۆ نمونە ڕەنگە زۆر ورد نەبن لە نووسینی دەرمانی دژە بەکتریا یاخود زۆر نەگەڕێنەوە بۆ ئەو پشکنینانەی کە پێویستەکە بکرێن بۆ ئەوەی بە تەواوی ئەم دەرمانە ئەو بەکتریایە بپێکێت کە لە نەخۆشەکەدا هەیە بۆ ئەوەی سبەینێ بەرگری پەیدا نەکات بەکتریاکە. پاشان ڕەنگە کەم تەرخەمی لە پزیشکانی دەرمانساز لە پەرستاران و تا کۆتایی ڕەنگە کەم تەرخەمی لە نەخۆشیشا هەبێ لە هاوڵاتی کە زۆرینەی هاوڵاتیان بەداخەوە بەبێ گەڕانەوە بۆ پسپۆڕ یاخود بۆ پزیشکەکەیان لە هەر سەیدەلەیەک ئەبینن دەرمانێکی لێیەکردن بۆ ئیلتیهابات کە ئەمە گەورەترین هەڵەیە لە چەند ساڵی داهاتووە دەرەنجامی خراپی ئەم هەڵانە دەبینینەوە. دکتۆر هێمن جەنابەت تێبینیت چیە لەسەر هەموو بڵێن بۆ نمونە پزیشکان دەرمانسازان پەرستاران هاوڵاتیان بەگشتی تاوەکو لەم کێشەی ئەنتیبایۆتیک ڕێسیستانس یاخود بەرگری پەیداکردنی بەکتریاکان دووربین؟ وەڵای وەکو ئەوترێ کە خۆپاراستن دایما ئێمە وەکو کارمەندانی تەندروستی دەڵێن خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. ئەم قسەیە بۆ ئێرەش ڕاستە و لە چەند لایەنێکەوە بێ ئێمە ئیش بکەین لەسەر ڕێگریکردن لە دروستبوونی بەکتریای بەرگری پەیداکرد و چونکە ئەم دەرمانانە بوون لە یەکەم دەرمانی ئەنتیبایۆتیکە دۆزرایەوە لە ساڵی 1928 زانەی بەناوبانگ ئەلکسەندەر فلیمینگ بەڵێ کە دۆزیەوە تا 1962 20 دەرمانی ئەنتیبایۆتیک دۆزرایەوە لە 62 تا 87 تەنها 2 دەرمانی ئەنتیبایۆتیک دۆزراوەتەوە لە 87 تا ئێستا هیچ دەرمانێکی ئەنتیبایۆتیکی تازە نەدۆزراوەتەوە. لە ساڵی 1970 تا ئێستا هیچ دەرمانێکی ئەنتیبایۆتیک نەدۆزراوەتەوە. ڕاستە ڕیشەبەکتریانەدۆزراوە بەردەوامە لەسەری بۆ دۆزینەوەی بەڵام هەوڵەکان هەر بێ ئاکام بوون لەبەرەوەی دشە بەکتریا زۆربەی لە سەرچاوی سروشتیەوە بەرهەم دێ ناتوانانی لە بەوەی ستراکچەرێک و پێکاتەیەکی ئاڵۆزیانێ زۆربیان ناتوانین لە تاقیگا دروستیکەی بۆیە ئەبێ چۆنەڵی دەست پێوە بگرین ئەو دژە بەکتریانی کە هەیە ئێستا نێڵین لە دەست بچێ و کاریگەریان نەمێنێ. طبعاً بۆچی دەست پێوە بگرین؟ ئێمە گەر دەرمانەکەشمان نەمێنێ ئەیکڕینەوە ئەمە بۆ هاوڵاتیان ڕوون بکەرەوە. من تێگەم لێت بەڵام ئەمە بۆ هاوڵاتیان وەکو وتمان دەرمانەکە کە کاریگەری نەبوو وەکو وایە هەر بەکارێنە هێنابێ ئەو بەکتریایە کە بەرگری پیا کرد دژی دەرمانەکە بە چەند شێواز و میکانیزمێکی خۆی دەرمانەکە گەر بەکاریشی بێنی هیچ کاریگەریەکی نابێت. نەخۆشیەکی بەسیط کە پێشتر بەو ئەنتیبایۆتیکە چارەسەرکراوە ئێستا لەوە زۆر قورس و گرانتر بێ. ڕێکخراوی WHO وەکوتم هۆشیاری داوە چەند ساڵی داهاتووە لەوانەیە نەخۆشی تیبەرکەلۆسس سیل و نەخۆشی ئیلتیهاباتی بۆ نمونە کۆئەندامی جاوزێی مرۆڤ ئەمانە وای لێت بەرەبەرە قورسترە بێت چارەسەریان لەبەر ئەو دروستبوونی ئەو بەکتریایانە. جا ڕێگاکانی چارەسەرکردن یاخود خۆپاراستنی ئەبێ لەبەروی کێشەیەکی جیهانی ئەبێ هەمومان هاوکار بین لەسەر ئاستی تاک ئەبێ من وەکو تاکێ لە کۆمەلگا خۆم بەرپرسیارەتی هەڵبگرم گەر پێویست نەبوو یاخود ئەگەر دەرمانسازیا دکتۆر ڕێنماییدا کە تۆ پێویست ناکە ئەو دەرمانە بەکاربێنی پێویست ناکا بەکاری بێنی و هەڵە بەکارهێنانەکان کەوتمان خۆمانی لێ پارێزین و لەسەر ئاستی تەندروستکارانیش
وەکو خۆت ئاماژە پێیا دکتۆرە بەڕێزەکان فەحسی زیاتر بکەن کە هەندێک ئیلتیاباتی بەکتریایی هەیە پێویستە کەڵچەر بکرێ نمونەی بنێردرێەوە تاکو بە تەواتی بزانانی ئەو بەکتریایە کە هۆکاری نەخۆشیەکەی چییە بۆی ئەنتیبایۆتیکی گونجایی بۆ بەکاربێنی ئەو ئەنتیبایۆتیکەش کاریگەری لەسەر و بنەبڕیەکە بەڵام ئەگەر ئەنتیبایۆتیکی ترمان بەکارهێنا نەگەر ئەو بەکتریایە ناکوژێ بەڵکو هەندێک بەکتریای سوودبەخشی تریش هەیە بۆنە لە کۆڵۆن و لە لاشە کە سوودێکی زۆریان بەڵێ نۆرمال فلۆرا ئەوانیش ئەکوژێ ئەبێتەوەی ئیلتیهابات بەوەی بەکتریاوەکە پێوترێت کلۆستریدیەم دیفیسیڵ ئەمە لەوچە بێتەوە هۆی سکسون و ئیلتیاباتێکی قورسی کۆڵند ئەمە ئەبێتەوەی ئەو زیانە لەسەر ئاستی تەندروستکارانیش و لەسەر ئاستی میدیا ڕۆڵێکی گرنگ ئەتوانێت بگەڕە کۆی کە ئێمە ئێستا ئەیکەین ئەتوانین بەرنامەی زیاتر پێشکەش بکرێ و خەڵک زیاتر هۆشیار بکرێتەوە لە زەرەر و زیان و دەرئەنجامە خراپەکانی هەڵە بەکارهێنانی ئەم دەرمانانە. زۆر باشە واتە ئێستا با من پەیامێک بە هاوڵاتیان بگەێنم هاوڵاتیانی خۆشەویست. دکتۆر هێمن پزیشکی دەرمانسازە لێرەوە پێمان ئەڵێت با دەست بە دەرمانی دیژە بەکتریاوە بگرین واتە دەست بەم دەرمانانەوە بگرین لە ئەمۆکسیل و لە سیپرۆفلۆکسازین و لە سێفتراکزۆن و لە دەرزیەکانی ئیلتیهابی دیکە گاڕامایسین و هەموو ئەم دەرمانانەی کە ئێمە ڕۆژانە لە نەخۆشخانەکان بۆمان دەنووسێ و بۆ ئیلتیهاباتی بەکتریایی بەکاری دەهێنین. دکتۆر هێمن قسەیەکی زۆر جوانی کرد ئەڵێ با دەستی پێوە بگرین مەبەز لەوە نییە کە لە کۆگاکاندا ئەم دەرمانەمان کەم ماوە و ئەگەر زۆر بەکاری بێنین تەواوە بێ ڕەنگە یەکێک بڵێ من هەر کات پێویستم بۆ ئەی کڕم ڕەنگە گران ببێت نەخێر ڕەنگە بەرگری پەیداکردنی بەکتریاکان بە هەڵە بەکارهێنان و زۆر بەکارهێنانی دەرمانەکانی ئیلتیهابات بگەنە ئاستێ وەک دکتۆر هێمن باسی کرد چی دیکە ئەو نەخۆشیە ئیلتیهابانەی کە تووشی ئەبین بەم دەرمانانە کە ئێستا هەند چارەسەر نەکرێن. دکتۆر هێمن باسی لەوە کرد لە ساڵی 1970ەوە هیچ دەرمانێکی نوێی دژە بەکتریا نەدۆزراوەتەوە واتە دروستکردن و بەرهەمهێنانی دەرمانێکی دژە بەکتریا چەندین ساڵی دەوێت پێم وابێت زۆر لە بەرهەمهێنانی ڤاکسین کاتی زیاتر دەوێت دکتۆر هێمن. بەڵێ هەموو دەرمانێکی ئاسایی لەوە 30 ساڵ بخایەنێت پێویستی بە چەند تێست و چەند ریسەرچێکەیە لەسەری بکرێت کەواتە ئێمە پێویستمانە دەستی پێوە بگرین بە هیچ شێوازێک خۆتان سەربەخۆ دەرمانی دژە بەکتریا ئیلتیهابات هەر ناوێکی لێ دەنێن بەکارمەهێنن چونکە کە زۆر بەکارمان هێنا ئێستا بە نمونەیەکی کورد بۆ هاوڵاتیان من کە زۆر بەکارم هێنا ئەم دەرمانە زۆر بەکارم هێنا بە هەڵە سبەینە ئیلتیهاباتێ بگرمەوە بەکتریاکانم ئەم دەرمانە ناسنەوە حسابی بۆ ناکەن دەرمانەکە ناتوانێت من چارەسەر بکە پاشان دەرمانێکی دیکە بەکاردێنم بەهێزتر ئەوانیش دەناسنەوە ئەویش کاری لێ ناکات تاوای لێ دێت من لە تەمەنی 40 ساڵی 50 ساڵی کاتی ئیلتیهاباتێ دەگرم ئیلتیهاباتێکی سیەکان بە نمونە دەگرم هیچ دەرمانێک کارم لێ ناکە هیچ دەرمانێک نییە بەکتریاکانی من بکوژێ لە بەرەوەی بە هەڵە بەکارم هێناوە زۆر بەکارم هێناوە ئەی چار چییە ڕەنگە و کاتە هەوکردنەکە بەکتریاکە تێکەڵ بە خوێنم ببێ خوانەکە ئەو کاتە گرفتی گەورە دروست دەکات و زۆر نەخۆش ئێستا دەمرن وەک دکتۆر باسی کرد ساڵانە 700,000 کەس بەم شێوەیە دەمرن هێندە دەرمانەکەیان بەکارهێناوە بەکتریاکانیان هیچ وەڵامێک نادەنەوە بۆ دەرمانەکان جا بۆیە هیوادارین لێرەوە کە هاوڵاتیان ڕێنمایەکان پەیڕۆ بکەن و ئاگادار بنم دەرمانانە سەربەخۆ بەکار نەهێنن و لای پزیشک نەبێ ئەو پزیشکەی کە نەخۆشەکە دەبینێ لێکۆڵینەوەی دەکا و پشکنینی بۆ دەکا بە هیچ شێوەیە دەرمان وەرنەگرێ کە پێویستەکە پزیشک بین و سێ هەروەها پزیشکێکی دەرمانساز ڕێنمایی پێ بدە. دکتۆر هێمن بێنەوە سەرتەوەرەگی خۆمان ئەو دەرمانانی دیکە دادناوە چین هیچیان هەیە تێبینیت لەسەری هەروەکو نمونەیەک هێنام کە هاوڵاتیان بیبینن ئەمە هەندێکیان حەبن هەندێکیان بە شێوەی قەترە دەرمان شێوە و شێوازی زۆرە بەکارهێنان بۆ ئاسانی بەکارهێنان دروستکراوە دەرمان هەیە بە شێوەی قەترە دروستکراوە بۆی یەکسەر لە شوێنی خۆیان ئیش بکە بۆ چاو سەبارەت بە قەترەکان بە شروبەکان دکتۆر هەڵەیەکی دیکە هەیە هاوڵاتیان زۆر تێیەکەون بە نمونە ئەو هاوڵاتیانەی کە مەعیدەیان باش نییە وەک دەڵێ یا برینیان هەبووە یاخود قورحەی مەعیدەیان هەبووە یا گەدەیان بە کورتیەکەی گرفتێکی هەیە تا ڕادێک لەگەڵ دەرمان من خۆم کە نەخۆشە بینم ئەم گرفتم زۆر بۆ دروست بووە جا بۆیە پێم خۆشە جەنابەت لێرە وەک پزیشکێکی دەرمانساز هەڵەکە بۆ هاوڵاتیان ڕاست بکەیتەوە دەڵێ دکتۆر من گەدەم باش نییە بۆ دەرمان حەب بۆ منووسە
حەبم بۆ مەنووسە یا دەرزی یا شروبم بۆ بنووسە بە تێگەشتنی خۆی ئەو دەرمانە کاتێک عزیەتی مەعیدەیەدا بەهۆی ڕقیەکەیەوە عزیەتێدا کە حەبە ئەگەر دەرزی بێ یاخود ئەگەر شروب بێ عزیەتی نادا ئایا ئەمە بەم شێوەیە یا پەیوەندی بە پێکهاتی دەرمانەکەەوە هەیە کە جەماعەتی ئەنسەیدەکان نەن سیرۆی دەڵەکان گرفتیان هەیە جات چ بە دەرزی بێ یا چ بە حەب بەڵێ ئەمە هەندێک دەرمان هەیە وەکۆزانین لەسەر مەعیدە قورسە هۆکارگی بۆ ناگەڕێتەوە کە حەب و ڕقە حەب مەرج نییە کە حەب و ڕق و خراپێ بۆ مەعیدە بەڵێ ئەگەڕێتەوە پەیوەندی بە پێکهاتی دەرمانەکەەوە کە هەندێک فسیۆلۆجی مەعیدە ئەگۆڕێ لەو کاتەیە کە بەکارێنێ خۆمان زین ناوپۆشی مەعیدە شلێک دەرەیە بۆی بیپارێزێت لەو ترشەی کە بەکارێنێ بۆ هەرسکردنی دەرمان هەندێک دەرمان هەیە ئەو چینە کەمە کاتەوە بۆیە ترشی مەعیدە ترشەڵۆکی مەعیدە لەوە چێ مەعیدە قورسکە یاخود بێتەوەی برینایا دەرمانەکە خۆی ئەوە بەقوت بێ کار کاتە سەر خانەکانی ناوپۆشی گەدە گرفتی بۆ دروست زۆر باشە کەواتە دەرزی بێ یا بە حەب بێ ئەوە دروستەکە فەرق ناکات پەیوەندی نییە بە شێوەی دەرمانەکە پەیوەندیە بە پێکهاتی دەرمانەکەواتە هەندێک جار دەرزیەکە ئەگەر چی تۆ بە دەماری ژوەریەگری بەڵام گرفتت بۆ دروستەکە ئەچێتەوە گەدە وە گرفتی گەدەت بۆ دروستەکە واتە پێویست ناکە هاوڵاتیان کاتێک گەدەیان باش نییە تەنها باز لەوە بکەن کە حەب نابێ وەربگرن چونکە ئەسڵەن دکتۆر پێم وابێ هەندێک دەرمانی مەعیدە هەر حەپە واتە بۆ برینی مەعیدە و بەس بە حەب وەریەگری بەڵێ وەکو وتمانەوە ترشە کەمە کاتەوە بۆ ئەوی تا بۆ برینەکەی چاگە بێتەوە ناوپۆشی گەدەوەکو خۆی لێتەوە ئەو دەرمانانە بەکارێنێ لەگەڵ دەرمانەکەی خوا دەرمانی مەعیدەکە لەگەڵ دەرمانەکەی خوا بەکارێنێ وێ تووشی ئەو زیانە نەبێ زۆر باشە دکتۆر هێمن کاتمان ماوە جارێ هەندێک پرسیاری دیکە هەیە هاوڵاتیان زۆرێکن بەتابەت لە ڕەمەزاندا کە ڕۆژوەشکێنێ لەبەرەوەی تینووی بووە ماوەیەکی زۆر هیچی نەخواردوێتەوە یەکسەر بڕێکی باش ئاوی سارد یاخود شەربەتە دۆیە ساردی هەرچێکە ئەیخواتەوە دەپرسن ئایا بەکارهێنانی دەرمان وەرگرتنی دەرمان لەگەڵ ئاوی زۆر بۆ نمونە لەگەڵ ساردی لەگەڵ شەربەت ئایا هەر دەبێت یاخود هەر پێویستە لەگەڵ ئاوەکو دکتۆر کە پێڵێ ئەمە پەرداخی ئاوی بە دوایە بخۆ پێی وایە هەر ڕەنگە هەر بەس ئاو بێت نابێت شەربەت بێ نابێ دۆ بێ نابێ بابەتێکی دیکە بێ یاخود ئایا خواردنەوە ساردەکان گرفت بۆ دەرمانەکان دروست دەکەن لە گەدەیە بەڵێ وەکو وەڵامێکی مطلق ناتوانین بڵێن ئاوی سارد لەگەڵ دەرمانە زەرەر بە دەرمانەکە ئاگەنەیە ئاوی گەرم چ ئاوێک بێ هەر دەرمانە و ڕێنمایی خۆی هەیە هەندێک دەرمان هەیە ئەبێ لەگەڵ ئاوی گەرما بخورێتەوە بۆی کاری ینی ئاوێکی شیلەتێن یاخود بەرە و گەرم بڕاوی وەکچی دکتۆر لەو دەرمانانە گیان هەندێک بۆنە پاودەر هەیە پاودەر کە بەکارێنێ بۆ نەخۆشانی کە ڕەبۆیان هەیە ئەو مناڵانە دەرمانەکە کراوە بە شێوەی تۆست ئەبێ لەگەڵ خواردنێکی شلا تێکەڵ بکرێت بەڵام ئەو خواردنە شلە نابێ زۆر گەرم بێ ونە مەحەلەبیە یان شیرەیە هەشتێکە نابێت زۆر گەرم بێت لەوەی زیان بە دەرمانەکە و پێکهاتی دەرمانەکە ئەگۆڕێ و ئاوێکیش نابێت زۆر سار بێ ئەنی بە شێوەی گشتی ئەتوانین بڵین شیلەتێن بێت زۆر باشە ئەگەر بەکاربێنێ بۆ لە کاتی خواردنی دەرمانە زۆر باشە دکتۆر بابەتێکی دیکە کە زۆر لای هاوڵاتیان جێگەی پرسیارە سەبارەت بە بەکارهێنانی دەرمان بریتە لە کاتی نان خواردن بۆ نمونە دەڵێ دکتۆر پێوتوم ئەم دەرمانە پێش نان بخۆ ئەمەیان دوای نان بخۆ ئەمەیان لەگەڵ نان بخۆ ئەمەیان بەم شێوەیە زۆر هاوڵاتی دەپرسێ کە دەڵێ دوای نان چەند ساعت دوای نان کە ڕەنگە کاتێک پزیشک یاخود ئێوەکو دەرمانساز ئێوە لە دەرمانەکان شارەزان کە دەوترێت دوای نان مەبەستان لەوەیە گەدەی خاڵی نەبێ خۆی زۆربەی دەرمانەکان بەکارهێنانیان پەیوەندی بە خۆراکەوە نییە بەڵام هەندێک کات ئێماڵین دەرمانەکە لەگەڵ نانابخۆ لێرە مەبەستمان شتێکە لەوانەیە ئەگەر ئەو دەرمانە لەگەڵ خواردنەکە بەکاربێ هەڵمژینی لە ڕێخۆڵەکانەوە باشتر بێ بەمەش سوودێکی زیاتری پێ بگەێنێ بەڵام هەندێک دەرمانێت ڕێک پێچوانەکەێتی ئەگەر لەگەڵ خواردنا بخورێ کاریگەرێکی کەمەکاتەوە بۆ نمونە دەرمانی فینۆفایبریتمان هەیە بۆ کەمکردنەوەی چوری خوێن چوری سیانی خوێن بەکارێنرێ باشتر لەگەڵ خواردنا بەکاربێنرێت چونکە
کە ئەڵین دوای خواردن ینی یەکسەر دوای خواردن بۆی هەڵمژینی دەرمانەکە زیاتر بێ و خێرا ئیش بکە و کاریگەری زیاتر بدا. بەڵام دەرمانێک ترمان هەیە لە بەرامبەرەوە منە ئەزیثرۆمایسین کە ئەنتیبایۆتیکێکە باشترە 2 سەعات دوای نان بخورێ بۆ ئەوەی ئیسفادەی باشتری لێ بکە لەسەر مەعیدەی بەتاڵ. ئەو دەرمانە ئیسفادەی باشترە، هەڵمژینی زیاترە. هەندێک کات هەیە کە ئەڵین ئەو دەرمانە دوای نان خۆ بۆ ئەوەی وەکو ئێسش پێشتر ئاماژەمان پێکرد بۆی لەسەر مەعیدەی قورس نەبێ. ئەگەر لەگەڵ خواردنا بیخوا هەندێک کەسی هەڵمجیان بۆ دوورە بۆی لەو کێشەیە بە دوور بین ئەتوانین بڵێ لەگەڵ نانابی خۆ. بەڵام کە ئەڵین پێشنان ئەگەر یەکسەر نەخۆشەکە پێشنان بیخوا ئەمە هەڵەیە. چونکە بەڵێ دکتۆر زۆر هاوڵاتی بەو شێوەیە کە دەوتری ئەم دەرمانە پێشنان بخۆمە بەستان لەوەی گەدەی خاڵی بێت تاوکو دەرمانەکە ئیش خۆیەکە. بەڵێ 1 سەعات پێشنان یان نیم سەعات پێشنان هیچ نەبێ دەرمانەکە بخوا بۆی کاریگەری هەبێ. بەتایبەت ئەو دەرمانەی کە بۆ مەعیدە بەکارێنرێن بۆ ئۆمیپرازۆڵ و ئیسئۆمیپرازۆڵ ئەمانە پێویستە گەدەی بەتاڵ بێ. ئێمە بە نەخۆشەکەڵین نیم سەعات پێشنان نابێ یەکسەر پێشنان بیخۆی لەبەروی ماوەیەکی زۆر خواردن تقریبا 3 سەعاتێ بە پێی جۆری خواردنەکە لە گەدای ئەمێنێتەوە. ئەگەر تۆ حەبەکە بخۆیت و یەکسەر نانی دوای بخۆی ئەمە وەکو ئەمە لەگەڵ نانایە نەک پێشنان بێزەبێتەوە لەگەڵ نانایە. چونکە ئەگەر دکتۆر وتبێتی پێشنان حەبەکە بخۆم من حەبەکە بخۆم و دوایەوە نانەکە بخۆم تێکەڵە بن وەکو وای لەگەڵ نانا خوارد بێتن. بەڵێ من زۆر لە کاری پیشەی ڕۆژانەی خۆمان زۆر جەختەکەمەوە لەسەری بە دەقەش بۆیانە نووسم ئەڵە بۆ نەوەستی دەقە پێشنان بۆی شتەکە سەرنجڕاکرد بزانێ کە ئەمە کە ئاڵێن پێشنان مەبەستمەوە نیە یەکسەر دەستکەی بەنان خواردن. باشەکەی نووسی دکتۆر هێمن بەس نیە نانووسی 30 خولەک و 40 چرکە پێشنان کە ئەمە ڕەنگەها. زۆر باشە دکتۆر هێمن هەندێک پرسیاری دیکە هەیە هاوڵاتیان ئەیکەن بۆ نمونە بابەتی چاو ساردی یاخود هەندێک خواردنەوەی دیکە کە کافاینیان تێدایە. ئەمانە هەمومان دەزانین کە بۆ ئەو کەسانەی کە ئاسنیان کەمە یاخود هەندێک ڤیتامینی دیاریکراویان کەمە ڕێنماییانەکەین کە ڕاستەوخۆ لە دوای نان چا نەخۆنەوە چونکە ڕەنگە کار بکاتە سەر هەڵمژینی مادەی ئاسن و ئەو کەسەوای لێبێت کە ئاسنی کەم ببێت لە خوێنیدا کە ئەمە بابەتێکی دوور درێژە بخۆی. ئایا دەرمانەکان بەگشتی چا کاریان تێدەکات کە خراپ بێ لەگەڵیان بۆی نەگونجێ یاخود ڕەنگە لە دەرمانێک و بۆ دەرمانێکی دیکە بگۆڕێ؟ بەڵێ نەخۆش زۆرە پرسیارەکە ماوەیەکاڵێ هەر دەرمانێکی بۆ نووسێڵەیە چای لەگەڵ خۆم لەگەڵ نەخۆم قاوی لەگەڵ خۆم هەموو دەرمانە پێویست ناکە ئەمە بکەی لەگەڵیا بەڵکو هەندێک دەرمان هەیە کە بۆ نمونە ئەو دەرمانانەی کە مادەی ئاسنن لەبەروی کافاین هەڵمژینیان کەمەکاتەوە کاریگەریان کەمەکاتەوە لە چایە بڕێکی تایەوە لە قاوایە بڕێکی زۆرتری تایە هەندێک بیپسیش تایەتی بۆیە ئێمە بۆ نەخۆشاناڵێن کە 2 سەعات پێش و پاشی خواردنی حەبەکە چاو قاوە نەخوا بۆ ئەوی ئەو پەڕی سوود لە دەرمانەکە وەرگرێ و هەڵمژینی کاریگەری لەسەر نوێ. زۆر باشە دکتۆر هێمن پزیشکی دەرمانسا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن هیوادارین لەگەڵ بەڕێز دکتۆر هێمن کۆمەڵێک ڕێنمای باشمان خست بێتە ڕوو بۆ ئەوەی خۆشەویست تاوەکو لە بەکارهێنانی دەرمانەکان هەروەها ڕێنمایەکانی دیکە بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵدا بکەن و تووشی گرفت نەبن تا بەرنامەیەکی دیکەی تەندروستی تەندروست بن. دکتۆریان زۆر سپاس.